خۆراک کە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە ژیانی تاکەکانی کۆمەڵەوە هەیە. هەر شێوازێک بە ناتەندروستی باکارێنان و مامەڵە لاگەڵکردنی دەبێتەوە هۆکاری سەرەکی و مەترسی بۆ سەرژیانی تاکەکان. بە بڕای دکتۆرێکی زانکۆی سلێمانی زۆرێک لە نەخۆشیەکان پەیوەندی بە خۆراکەوە هەیە کە ڕاستەوخۆ بەکتریا و ڤایرۆس و کەڕوەکان لە ڕێگای خۆراکەوە ئەگوازرێتەوە بۆ لەشی مرۆڤەکان. حاڵات هەیە مەسەلەن لە ڕێی بەکتریاوە کە خەڵک تووشی مەسەن شەلە لەبێت مەسەن ئەو باڵێن ژنی دووجیان یان خەڵکی کە پیر بێ یان کە خۆی لە ئەسڵان نەخۆش بێ ئەمانە زیاتر ئەگەر بەکتریایە هەبێ یان ماوادێکی خراپە بێ ناوخواندەکانە زیاتر تەسیری لەسەر ئەوانەیە ینی ژنی دووجیان بۆ نمونە زۆر بێ ئاگای لە خۆراکی بێ لەو ماوەی ئەو سکپڕیە هەوڵبات کەمترین خۆراکی دەرەوە بخوا بۆی تووشی مەسەرەن پیسبوونی خۆراک نەبێ چکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کارەکاتە سەر کۆرپەلەکەی و لەوانێ بە خوانەخواستە تووشی شتی باوڵین چاوەڕوان نەکراوە بێت. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ڕێگای کردنەوەی سەنتەری ڕاهێنانی پیشەیەوە هەوڵ دەدات بە شێوازێکی زانستیانە ڕاهێنان بە خاوەنکارەکان بکات تاوەک لە شوێنکارەکانیان بە شێوازێکی تەندروستیانە مامەڵە لەگەڵ خۆراک و پیشەکانیان بکەن. پلانمان ئامادە کردووە کە شەهادەی 1 ساڵەش بدەین 6 مانگەش بدەین 3 مانگەش بدەین بۆ ئەوەی ڕاستەخۆ کاریگەریمان لەسەر بازاڕی کار هەبێ ئەمە بۆ دابینکردنی هەلی کار زۆر گرنگە بۆ بازار بۆ ئەوەی تەنها ئەو کەسانی ئیشیان دەست نەکەوێت بۆ نمونەکە شەهادەیان هەیە نەخێر ئێمە بۆ کەسانی ئەوانەی کە شەهادەی ئامادەییشیان هەیە خوارە ئامادەی شەهادەی پۆلی شەشی ئیبتیداییشان هەیە کۆمەڵێک دەوراتی بۆ بکەینەوە بۆ نمونە ئەو کەسانە ئەیانەوێت کە مینی مارکێتێک دانێ ئەمە لە دنیا ئاوایە ئەو کەسانی کە قەسابخانێک دانێ ئەو کەسانی کە فیتر دانێ پێویستە شەهادەیەکی هەبێ بزانێت چۆن تعامل ئەکا لەو پیشەی خۆی چۆن ئەو پیشەی خۆی پرۆفیشناڵ بکانی بە کۆمەڵی زانیاریەوە دەست بکا بە ئیشەکە ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و هەروەها بەرزکردنەوەی ئاستی تەندروستی. بەڕێوەبەرەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجەش بەردەوام چاودێری چێشتخانە و فرۆشگاکانی سنووری پارێزگای هەڵەبجەکات ئەمەش بە ئامانجی پاراستنی تەندروستی هاوڵاتیانە. طبعا ئێمە تیمەکانمان پێکاتەوە لە 4 تیم و بە هاوبەشی لیژنە هاوبەشەکانی قایم قامێت ئێمە گشت ئەو جێگەیانەی کە خواردنیان تیا ئامادە ئەکرێت تیا پێشکەش ئەکرێت و تیا ئەپێچێتەوە چاودێرێکی وردیانەکەین. لە ڕێگای ئەم وەرکشۆپانەوە بەشی پیشەسازی خۆراک و کۆنتترۆلی جۆری کۆلێژی تەکنیکی زانستا پراکتیکەکانی هەڵەبجە هەوڵ دەدات لەسەر بنەمای زانستی و ڕاهێنان بە پیشەوەران و بڵاوکردنەوەی هۆشیاری گشتی مەترسی خراپ باکارهێنانی خۆراکی تەندروست و ڕێگا چارەکان بۆ دابینکردنی خۆراکێکی تەندروست بە تاکەکانی کۆمەڵ بگەێنێت لایندەشدا بەکردداری خولی ڕاهێنان بۆ پیشەوەران لەم بوارەدا کاتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.